حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکەکەی پێچەوانەی ئەو بەڵێنانەی لە بانگەشەی هەڵبژاردن بە هاوڵاتیانیاندا لە دروستکردنی کوردستانێکی بەهێز لە دوایین پەیامەکەی ناومێدیەکی زۆری بە هاوڵاتیان بەخشی و خۆی لە زۆرێک لە قەیرانەکان بێبەری کرد و دەڵێ تەنها یەک موچەمان نەداوە. دوجار حکومڕانیەک دوای 29 ساڵ بەرەو 30 ساڵی هەنگاو ئەنێت نەتوانی نەختینەیەک داهاتێک پاشەکەوتێک لەو بڕە پارەیە کە بۆی هاتووە گڵ بداتەوە شایستەی ئەوە نییە سەرۆک حکومەتێک بێت بە پێکەنینەوە بەخەندەوە لێدوان بدا. دوجار ئەوەی پێهامی سەرۆکی حکومەت تێکدا بوو جگە لە پیرۆزبای هیچی نوێ تێدا نەبوو. بەڵکو هەمان قسەکانی 29 ساڵی ڕابردوو دووبارە کراوە بەبێ ئەوەی خۆی بەرپرسیارەتی هەڵبگرێ و تەنانەت بەرپرسیارەتیش بخاتە سەر حیزبەکەی خۆی و هاوپەیمانەکانیشی بەڵکو وای پیشاندا کە خۆی هاتۆتە سەر وڵاتێک کە تازە ڕاپەڕین کرایە کە تازە دەست پێکرایە و دەستپێکیشە هەنگاویش ئەنێن بەرەو چاکسازی. دوجار بشەی چاکسازی ئەوەندە سواوە ئێستا لە چاکسازیەکەش ڕەت بووە بۆتە چاک بەڵایی بەسەر ئەو میلەتیە. حکوومەتێک تەمەنی 28 ساڵ بێت و خاوەنی داهاتی ژێرزەوی و سەرزەوی بێت مای پرسیارە بڵێت خاوەنی هیچ ژێرخان و داهاتێک نین. ئەمە نیشانەی ئەوەیە بەرپرسەکانی هێندەی لە خەمی گیرفانی خۆیان بوونە لە خەمی هاوڵاتیانی نەبووە. خەڵک بەڕاستی تەقبولی ئەوە ناکات چیتر 6 مانگ 8 مانگ بەنیوە موچە بە چارێکە موچە کە نزیک وایە دیسان نیوە موسەش دەست پێ بکاتەوە. بەڕاستی ئەمە وای لێ خوێندرێتەوە کە حکوومەتی هەرێم ئیفلاسی کردووە بادان بە خۆیان دابنێن. بەڕاستی با نەڵێن وڵاتانی تر ئیفلاس بووینە سەبەبیش کۆڕۆنا نییە بەڕای من چونکە ئەو چەند مانگە کۆڕۆنا بووە ئەدی ساڵەکانی ڕابردوو ئەدی چەند ساڵانی ڕابردوو ئەدی خۆ کۆڕۆنا نەبووە کەواتە پاساو هێنانەوە لە بۆ شکستی دەوڵەتداری خۆیان و حکومڕانیکردنی خۆیان بەڕاستی شەکی بێبنەمایە. بێگومان ئەم وتارەی شەوی ڕابردووش ناومێدی زۆر زیاتری خستە سەر ناومێدیەکان و هەروە قەیرانەکانی دیکە چونکە بێدەسەڵاتی یاخود بڵین بێ متمانەی لای خەڵک دروست دەکات و ئاکات کە خەڵک بیر لەوەی بکاتەوە دیارە حکوومەتە توانای بەڕێکردن و یان بەڕێوەبردننی ئەم هەرێمەی لە ئەستۆدایە نەیتوانیوە بەسەر قەیرانەکانی ڕابردوو زاڵ بێت و هەروەها قەیران بۆ ئایندە دروست نەکات. بەردەوامی دروستکردنی قەیرانی دارایی و پێنەدانی موچە لە کاتی خۆی بە فەرمانبەران لە هەرێمی کوردستان ناڕەزایەتی زۆری هاوڵاتیانی لێکەوتۆتەوە و بەردەوامی دۆخەکەش ناڕەزایەتی فراوانتر بە دوای خۆی دادێنێت. ئەمە لە کاتێکدایە وێڕای نزیکبوونەوە لە مانجی 6 تاوەکو ئێستا حکوومەت تەنها موچەی مانجی یەکی ساڵی نوێی دابەش کردووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.